دووشەمەی ڕابردوو یەکێک بوو لە خوێناویترین ڕۆژانی عێراق لە دوای جەنگی 2003ەوە. بەرهەڵگرێکی بۆمڕێژ کراو بازاری کەڕادەی شاری بەغدای هەژاند و بەهۆیەوە 250 کەس کوژران و 200 کەسی دیکەش بریندار بوون. تەقینەوەکەی کەڕادە یەکێک بوو لە بەهێزترین و خوێناویترین هێرشەکان، بەڵام بەغدا 13 ساڵە دەبێتە ئامانجی بەردەوامی هێرش و تەقینەوەکان. پێدەچێت کۆڵان و ناوچەیەک نەمابێت لە بەغدا کە لە دوای 2003ەوە تەقینەوەی تێدا ئەنجام نەدرابێت. لە ڕێگەی چەند خاڵێکی سوورەوە ئەو ناوچانی بەغدا دەستنیشان دەکەین کە لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا تەقینەوە و هێرشەکان بە ئامانجیان گرتوون. لە ساڵی 2003دا بەهۆی تەقینەوە و هێرشەکانەوە نزیکەی 6200 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2004دا نزیکەی 5300 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2005دا نزیکەی 9600 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2006دا نزیکەی 17800 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2007دا نزیکەی 11000 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2008دا نزیکەی 3400 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2009دا نزیکەی 2000 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە 2010دا نزیکەی 1800 هاوڵاتی لە بەغدا گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2011دا نزیکەی 1600 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2012دا نزیکەی 1700 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2013دا نزیکەی 3300 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2014دا نزیکەی 4200 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. لە ساڵی 2015دا نزیکەی 3400 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. بە پێی ئەو ئامارانەی لە ساڵی 2016دا تۆمار کراون تا ئێستا نزیکەی 350 هاوڵاتی بەهۆی هێرش و تەقینەوەکانەوە لە بەغدا بوونەتە قوربانی. بەم شێوەیە لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا زیاتر لە 71500 هاوڵاتی مەدەنی تەنها لە بەغدا بەهۆی هێرش و تەقینەوەکانەوە بوونەتە قوربانی. وەکو لەم گرافیکەدا دەردەکەوێت لە ماوەی ئەو 13 ساڵەدا بەغدا زۆرترین ئامانجی هێرش و تەقینەوەکان بووە. هەر بۆیەشە کاتێک تەواوی ئەو ناوچانە بە خاڵێکی سوور دەستنیشان دەکرێن کە تەقینەوە و هێرشەکان بە ئامانجیان گرتوون، دەردەکەوێت بەغدای پایتەختی عێراق زۆربەی زۆری بە خوێن داپۆشراوە.